بەنای خۆی گەورە کاتا باش خۆشەویستانی ماڵپەڕی فێرکاری لەماندا باز لە پڕۆگرامی پاوەرپۆینت 2013 دەکەین چۆنەتی دروستکردنی سلایدێک بە پێدانی جوڵە و ئەنیمێشن بە فایلەکان و ئەو ئۆبجێکتانی تیایەتی لەگەڵ سلایدەکان. دوێکردنەوەی پڕۆگرامەکە لێرە لە کریت دەتوانین وەکومان ستایلێک ڕەبژێرن یاخود بە شێوەیەکی بەتاڵ بێت. بۆ نمونە منەم سلایدا هەڵەبژێرم ئەم شێوازە لێرە چەند ڕەنگێکی تێدایە کە دەتوانین بە خۆمان دیاریان بکەین. پاشان کلیک لە کریت دەکەین. لێرە ئەمە سلایدی یەکەمە. سەرتا دەتوانین ناونیشانەکەی بۆ دابنێین، کلیکی لێ دەکەین، پاشان ناونیشانێکی بۆ دادەنێین. ئەمەیان دەتوانین بسڕینەوە. من لە هەر شوێنێکا دابنێ گرنگی جارێ خۆ دەتوانی بە پێی ویستی خۆ دابنێی. پاشان لەم بەشێرەدا کلیکی لای ڕاست دەکەین، پاشان دەتوانین نیو سلاید یاخود لە هۆم لێرە نیو سلاید دەبینین. لێرە پێمان دەڵێت کە چی تێدا بێت، دەتوانین بە شێوەیەکی بەتاڵ بێت. وەڵێ وە سلایدێکی تریش لێرە سێمە سلایدەکانمان دروست کرد. سێ سلاید پێگات بێت. لە بەشی ئینسێرت هەتا لیستی ئینسێرت دەتوانین ئەوەی بمانەوێت زیاتی بکەین، وەک خشتە، وێنە یاخود ڤیدیۆ یاخود لێرە چەند شەیپس یاخود چارت، هێڵکاری، دەنگ، تێکسبۆکس، واش پیج نمبر. سەرتا وێنەیەک زیاد دەکەین. ما وێنەیەکمان زیاد کرد. لێرە دەتوانین کاریگەری بۆ وێنەکە دابنین، ببینین بەم شێوە بێت. لێرە دەتوانین ئیفێکتی بینێ شێوازێک بێت. بە کلیککردن لە هەرێکیان شێوازەکەی دەگۆڕێت، ئیفێکتێکی لێداتێت. لە بەشی ئەنیمێشنێکی دێنێ بۆ هاتنە ناوەوەی سلایدە دەکرێتەوە بە شێوازێک بێت. لێرە چەند شێوازێکمان هەیە بۆ کلیککردن لە مۆر. لێرە چەندینی تری تێدا کە جوڵەکانی گۆڕاوە. بۆ نمونە بەم شێوەیە بێت یاخود بەم شێوەیە. لێ دەتوانین کاتی ئەو جوڵەیە زیاد بکەین، بەڵام ئەمە خاوی دەکاتەوە. ئەگەر تا کاتەکەی زیاتر بێ بە خاوتر دەگوازرێتەوە، خاوتر دەسوڵێتەوە. لێرە لە چ کاتێکا لە ستارت لە چ کاتێکا و جوڵێ بکات، کاتێک کلیکمان کردی یاخود هەر هاتینە سەر سلایدەکە و جوڵێ بکات، ئەو باشترە کە سلایدەکە کرایەوە بۆ خۆی جوڵەکە بکاتنەوە کە کلیکمان لێ کرد. سە دەچینە سەر سلایدی دووەم. ئەم بەشەش بامان شێوە دەتوانین وەکمان خشتە زیاد بکەین. لێرە دەتوانین ستایلی خشتەکە بگۆڕین. بۆ شێوە دەتوانین زانیاریەکانی خۆت تێدا دابنیت. هەر لە بەشی ئینسێرت جارە ڤیدیۆیەک دادەنێن، چینە سەرین سێڤ ڤیدیۆ. لێرە ڤیدیۆ ئۆن مای پیسی
ڤیدیۆ دیاری دەکەین ئەو ڤیدیۆانی کە پشتگیری دەکات ئەم جۆرە ڤیدیۆیانەیە ڤیدیۆ MP4 دادەنێم دەتوانین قەبارەکەی بەو شێوەیە بچووکەینەوە دەتوانین لە بەشی تراین ڤیدیۆکە ببڕین و ڤۆلیۆم دەستکاری سەوتی بکەین لێرە بەماشەوە ستارمان هەیە دەڵێک بە کاتێک کەی دەست پێ بکات دەتوانین بخین بە شێوەیەکی خۆی یاخود کاتێک کلیکمان لێ بکەین بەمان شێوە لێرە دەتوانین ئەنیمەیشن بین بە ڤیدیۆکەمان بەمە پێویست ناکات دەچینە سەر سلایدی سێم بەشی ئینسێرت شەیپێک زیاد دەکەین یاخود سەرتا وێنەیەک سەر ئەنیمەیشن پاشان ئینسێرت بەشی شەیپ لێرە چەندین شێوازمان هەیە وەک دەبینین بۆ نمونە منم سەمەدا دەنێم لێرە دەتوانین شێوازی ڕەنگەکەی گۆڕین ستایلەکەی لێرە لە ئیدیت تێکست کاتێک کلیک ڕاستی لێ دەکەین دەتوانین نووسینەکەی بگۆڕین ئەوە لێرە کاتێک نووسینێک دیاریکەی دەتوانین فۆنت و دەستکاری فۆنت و قەبارەی فۆنت و ڕەنگی نووسین بکەیت ئێستا بامەشەوە ئەنیمەیشنێک دەین بەم شەیپە بە شێوازێک بێتە ناوەوە بە شێوازێکیش بڕۆ نمونە بۆ شێوازە بێت و لێرە دەتوانین شێوازی کۆتاییەکەشی بگۆڕین دیکەین بە لەگەڵ گۆڕام بۆ سلایدەکە بە سێ دەچینە سەر بەشی ترانسلیشن لیستی ترانسلیشن بۆی جوڵێک بدەین بە سلایدەکان کاتێک دەیگۆڕینە سەر لێرە چەندین شێوازمان هەیە بە کلیککردن دەیبینین بۆ نمونە ئەمەیان بۆ شێوازەوە دەتوانین سەوتێکی بۆ بدابنێین لە کاتی جوڵەکەیە سەوتێکی هەبێت لێرە دەتوانین ئۆدەر سۆنگ قۆمان دەنگێک دیاری بکەین بۆ نمونە ئەم دەنگەیە بێت بۆ سلایدی دووەم بە ئەمان شێوە دەنگێکی تر سێمە جوڵەیمان تەنها بۆ یەک سلاید زیاد کرد دەتوانین هەمویان دیاری بکەین لە ڕێگەی کۆنتڕۆڵ ئای هەمویان دیاری دەکەین پاشان
لە ترانسلیشن هەمووی ئەو جوڵەی بۆ دادەنرێت یەک سەوتیشیان بۆ دابنین بۆ شێوە ئێستا ئەمەی هەمان جوڵە و هەمان سەوتیان هەیە بۆ کاتێک سلایدەکان بینین لە باری پیشەنداندا بە کلیکردن دەچێتە سەر سلایدی دواترەوە دەتوانین لێرە ئۆن ماوس کلیک ئەوە لابین وای لێ بکەین بە شێوی خۆی لە دوای چەند چرکێک بچێتە سەر سلایدی دواترە بەڵام لێرە هەر ئۆن کلیک سۆنگ دیاری دەکەم لە بەشی دیزاین دەتوانین دیزایانی سلاید شۆکان بگۆڕین سلایدەکان ببورن ئەو پێشتر لە کاتی دروستکردنە خۆمان دیاریمان کرد دەتوانین فۆرمات باگراوند ڕەنگی باگراوندی پشتە بگۆڕی دەستکاری بکەیت یاخۆ قەبارەی سلایدەکە چ بارێکا بێت سێمە سلایدەکەمان ئامادەیە بۆ بینین لێرە کلیک لە ستار بۆ بینین یاخود دەست لە سەر کیبۆرد دەستنێ بە F5 بۆ شێوەیە دەنگێکیشی لێاو بۆ وێنەکەمان بە جوڵەیەکی جوان هاتەنەوە ئەگەر کلیک بکەین مە ڤیدیۆکەمانە بە کلیکردن لە پلەی ئیش دەکات بۆ شێوەیە نووسینەکەشمان هات بۆ دەتوانین بۆ نمونە بۆ وێنەیە وای لێ بکەین کاتێک کلیکمان لێ کرد بۆ نمونە بچێت بۆ ناونیشانی سایتێک کلیکی لێ ڕاستی دەکەین پاشان دەچین سەر هایپەرلینک لێرە ناونیشانی سایتەکە دەنووسین کاتێک کتە لە وێنێ بکەین لەناو دەچێت بۆ ئەو سایتە شتێکی گرنگی وانەماوە لێرە پێیج نمبەر سلاید نمبەر ببورن دەتوانین دابنین بۆ کات و بەروار دەتوانین دابنین سا پاشەکەوتی دەکەین پڕۆژەکەمان لێرە دەستینە سەر سیف ئەس پاشان شوێنێکی بۆ دیاری دەکەین بۆ نمونە دیسکتۆپ لێرە دەتوانین شێوازەکەی چەندین شێواز تێدا وەک وێنە و ڤیدیۆ و هەر شێوازی پاوەرپۆینت شۆ تەنها بە شێوی سلاید ببینرێت و یاخۆ بە شێوازی پاوەرپۆینت دواتر بتوانین دەستکاری بکرێت یاخۆ بە شێوی وێنەی جوڵاو وێنەی وەستاو و MPEG4 و بە شێوەی ڤیدیۆ لە من تەنها پاوەرپۆینت شۆ دیاری دەکەم پاشان کلیک لە سیف کەمێک چاوەڕوان دەکەین تا تاواتی پاشەکەوت بێت ئێستا پڕۆژەکەمان پاشەکەوت کرد دەتوانین بیبینین لێرە ئەم شێمە سلایت شۆکەیە بە دوو کردە لێی بە شێوەی سلاید دەکرێتەوە بۆ من بە کلیکردن لە وێنەکەوەک دەبینین ناونیشانی سایتەکەمانی لەسەرە هیوادارم سوتەن لەمانێژ وەرگرت بێت تاوانێکی تری ئەم پڕۆگرام و پڕۆگرامەکانی تر خۆتان لەگەڵ وەشار بن